ئەوڕێیان چوون هیوان باش بن هاوڕێن لێرە بەقسەڵباز دەکەن بەسەر ئەو دیژنە گاڵتەجاریی دوێنێ ئێوارە پاڤێل کوڕی تاڵەبانی باس پاڤێل هاوڕێن دەسانێک ئەوە دەبین تا قسەی خەڵک کۆ دەبتەوەن جار جار پێم خۆشە لەو کەناڵە یوتیوب بەشم چکە فەیسبووک تاقەت پڕوچێنە بەڕاستی تاقەت پڕوچێنە سانسۆری زۆرە بەرحاڵ هاوڕێیان یەک دوو شت بەخێر بێن هاوڕێیان بەخێر بێ من ئێستا بوار هەبوو گوتم بەهانە قسە و باز لەسەر ئەو گاڵتەجاریی دوێنێی پاڤێل کوڕی تاڵەبانی بکەم کە بەقەدا و قەدەر یا ئەوەتە دوو شەشیان واتیە بەخۆ بۆ قوباد و حزبەچی ئەو هەموو قوربانی و تێکۆشانە ئێستا دوو بووینەوە هاوڕێیان بەر لەوە تخوا یەک حاڵەتەیە ینی خەڵکی مە کوڕ گوناحە ینی بە جددیمە خەڵک باس لە خۆی بکە وشیار نازج خۆی پێ سیاسی بێ تۆ ڕەخنا من لە هەر بەرپرسێکی ئەمنی سیاسی دەبینی ئەڵێ زانیت لە ڕووی کۆمەڵایەتی و چەند کوڕێکی باش و بەڕێزە بنە ماڵەکەیان وان لە شاخ وا بۆ کورە باوکە گیان بە قوربان ئەگەر گیڤارە زەلامەکی کوشت ئەگەر ماندێلە زەلامەکی کوشت دەدرێتە دادگا و دوو ئینسان بە پێی ڕەفتار تەعاملی دەکرێت نەک ئەوەی چەند لە ڕووی کۆمەڵایەتیەوە باشەوە و پێتاوایە هیتلەر و مۆسۆلینی و سەدام کەم ڕەفتاری جوانیان هەبوو کەم ڕەفتاری جوانیان بوو شێر بە پێی هەڵسەنگانی سیاسی ئەوە دەبێت هاوڕێیان یەکێتی بوویتە گاڵتەجار حزبێک گاڵتە و قەشمەری وەڵی ئەوەندە مەهزەلەیە کە ئەگەر پارتی منافسی بی بەس پارتی منافسی بی کاک مەسرور بارزانی لێنە وەڵی زۆر باشە وەڵی مەسرور بارزانی چۆن شەرم لە خۆت ناکەی سەرۆک وەزیرانی سەرۆک وەزیران هەڵەیەکی وا گەورە و زەق دەکەی هاوڕێیان بەر بێ مەسەلیشنەکان دەکەی مقدماتان هاوڕێش بۆ دەبنەوە یعنی خوا شەرم لە خۆت ناگەی مەسرور بارزانی هاتسە تەلەڤیزیۆنی لێدوانێکی وا بە ناوی سەرۆک وەزیران دەدەی یەک دنیا ڕایۆژکارت هەیە یەک دنیا کۆیلەی بەردەستت هەیە بە خۆت لەو ئەمریکای گەورە بووی ئینگلیزی دەزانی تویت و ئەوەت هەیە ئەوەندە نەخوێندەواری بڵێ وەڵی لە هەموو دنیاە کەس نەبووە کۆمەچی بکرێ کورەی هاوار کورە نەکەرموچە هەیە یعنی ئەوە زۆر باس کرا بڕوا بکەن دەچی بلیتی قیتار دەکڕی پێدرێت تەڵەبەی یان تەقاعودی هەردوو گروپ تەخفیزاتیان بەلای کەم سەتاسیە خانی پارە لۆخانی قەت دەکەی ئەگەر تەڵەبە بی نسبەتە زۆر قازانج ئەبرێم ئەوەی ڕەنتە ئەوەی کە قازانجە لێت وەرناچیە ئەگەر دەچی سینەمای ئەگەر دەچێت هەموو شوێنەشی تۆ کە تەڵەبە و متەقاعد بووی خانەنشین بووی هەردووکی فەرقت دەکرێت هەردووکی فەرقت دەکرێت یعنی هەرچە هەیە لە ژیان تەساهولە کرایە لە بۆ تەڵەبە شوقە دروست دەکرێت شوقەی تەڵەبان کرەی کەمترە قازانجیان لە پارەی با کەمترە لە هەموو یعنی بڕۆ لە سوید بڕۆ داریمارە کە دەڵی تەڵەبەم پارەت کەمترە بەس ئەمە بەکڕین گرانترە ئەوەی ئیش دەکا و ئیشیش بکەن زەریبیان لێوە ناچێت لەو دوو ڕۆژەی کا ئەوە دەبی چۆن ئینسان ئەوەندا نەخوێندەوار دەبی مەسرور بارزانی بڵێ لە هەموو دنیا ئەوە نەبی ئەوە شەرم لە خۆتان ناکەن یعنی 10 ملیۆن دۆلارە هەتوو بەس ئەو هەموو سوپایەک لە وەزیر و خانەنشین و ئەوانەوەیە ئەو هەموو تەڵەبەیەوەی محەڕەم بوو محەڕەم کرای کورا لا شەرم لە خۆت بکە بەس من 86 چمەزانە ئەو ساڵی پارە بڕە ئەگەنا 20 دینار بسی بوو لەگە قسمی داخلی دەدرا خۆ بەسیش دەیدا نەکەنداوە بوو بەهەرحاڵ نەخوێندەواریە زەوەم چی وەڵایی هەموو قووەتی مەسرۆی بازەوە دەکات ئاڵای کوردستان دڕای کورە بابە بەخۆ بدوازنە و عەقڵە کلاسیکیە بێنن خەڵک بێزار بووە لەو دروشمە کلاسیک و سەقەتانەی تو و باب و یەکێتی ئاڵا کاکە ئاڵا هەموو کەس ڕێزی نەگری ئەممانە ڕێز دەگەن چکە بەلای کەم سوپای داگیرکەرمان نەیناتە سەر وڵاتەکەی خۆمان
يعني بعد لبن بيلي أو آلای أدو هر چی داجی کرده هینی دیبی و خیانة دینه توی دکی و کردی باکور روانی دیگله دکی پیت شرمیه دی باز دا آلای دکی مقدسه و قوی قدسیاتی آلا لوقت بخلق چی اجتماع پرور دکره نک بخاین یا شرم خودتا نکن لگه لا وزاره بخودتا سروک زیگره که ریک کون هریشه بن نغمه قصه دکن والله زي شهر أنا قباد سنة بردي مسرور قد دبتوه والله تطورات بالعكس بيدي دوان ده أجر سيناريو قال تزاري نبي هاوريان عندك صباز لسار أو دنيا متعقتك أو منو بالرواب كان لسار أو هم كيسا بيم قصب كان بس يعني كرة بافل زور سيدة يعني بهم خيالي خوي للدنيا والله من بقبادي برام قوتوا بيم قوتي برولش نجي دروسكا يعني بتديما بافل شرب الخود ناكي يعني دي بقال تبا خوت بهم خلقتكي سي يك صالات زيادة لصت سطف بنزال جنا وعدل على برلمان لمسعود بارزاني نزلالي بابل لمكتب سياسي شتي بزورة بمبري تلجنك زي بزيبوها تلجنك زي بزيبوها تاتو بي والله لبو عقيدتي الكراوي خوتان لجنهم دروس كرديا إذا بسري هاوريان أو أما إيوه أجر أو لجنة أو أندا بربومي هبوم ستاند يعني نظام بلمت يعني بسبب محالة أو لجنة بقات حقيقة محالة خوني عشترا تزاني بافل خوني عشترا يعني كي قد نادي يعني خوني تسولك إيه ولا شرنا وخزور أو عندك قلت لقيت تري بقول سعدي بيرو وسامي عبد الرحمن وأواني أزور جو بندي شرنا وخوب كل خلش أزور بكشتن له بعض لوي عندك بقول عبد ديما شي جواني يا بويا بقول بعض دخلني أشتري عندك الزور زاد أنا قلت خلني أشتري تسولك أنا تاني بني أوه بويا سيويك صالة ديان زاد ديان لبرلمان لمسعود مسعود امزاك لعبد الشبات زلال طالباني استباز دوي كوي ذكر كو من بيد ما ليش ندرس بكري ونتائج لتيروري حم حلاق ودهاري هموي قال تبو ملتي يك لجنة حتى أو لجنة لسا بافل طالباني ولا أو نتيجيهم بافل بخود بارزاني لجنة كان لساتو دروس كتبوهم لبر أوي أتكلم دجا تيرور بوي لقاو أتاثر عليه كده سونا مالان بارش زوري خلقتان دبرت بناي قاعدة وأنا 2003 وشهر وبينزو ده سونا مالان لقرميان وأنا يترأوا طالبانين لجنة شبيكي ناو بسروكاتي أو زلات زوهرة أو زلات زوهري قورانا يدست شاشة برو نيبرس ولا رابورتي دابو قد سطنوت بينزي أو دزيانا يكريها بافلو أو أتاثر علينا صدقت نوت بينزي أتشونا مالان هزكيان دانقول دو قاعدة وانا دقرن ولا هرتي زيرو مال ملوك بايدة ولا من دكان يان دبرت شكاية شي زور كده بوي أو بو هاوريان من بعض تيروري سياسناكم عقيدة يتشتين من بعض كسيتي شيناكم حقم نيرسي بەڵام ئێمە شتێک وەکو چالاکوانە کەسانێک کە خەڵکانێکی دژی تاوانین و لەگەڵ یاسا شێوازەوەی ئەو شێوازەی کرا شێوازی زۆر بەرپەری و داڕێژرا بوو و مەحاڵە ئەو کارە بەبێ کەی پافێ ڕوویداپی ئەو هەمومان متهین ئاڕیان هەموو کامیرەی چاودێری منتەقەکەی ڕەنگی زۆر باس کرابی بس أنا لو دقيقة كاميرا سعودية هر سعودي ولا كبيرة كم حش بودا كاميرا بوا هم يا شرطوا خبات كده وزائدا بوليس كبوا بوليس ونجدلين ده هم يا بردين رجال بودو بوليس يبيش دركش بيان قتينا وركوبنوه بس يكوبنوه بويا ليه تيروريان كده كاميرا شارد رايتوا وهم أو هزاني لو منطقة بينهم هم يعمل توجوري بإجباري بناي كوبنوا كأوبا
ئەوەش نیشانەی بەرمەزبوونی بە بەرنامەبوونی لێدانەکەیە هەولی تیرۆرکردن تا ئەوە ئابروچونەی زۆر گەورەیەکەم شتلۆ مەسرور بارزانانی خوبات تاڵەبانی کە سەرۆک و جێگیری حکوومەتی هەرێمن عەقیدەی پۆلیسیان بە ڕۆژی ڕووناک تیرۆر دەکرێت بە تۆمەتی ئەوەی باە ئەوەی تۆمەتبار بووە لە دادگا هەتا ئێستا کەسیش نازان چێ شکایەت کەرە تۆمەتەکەت چییە ینی مازەلەیە بەس عەقیدەی پۆلیس دیواتە کوڕی حکومەت ئەوە هاوڵاتێکی ئاسایش نییە عەقیدی پۆلیس بە ڕۆژی ڕووناک تیرۆر دەکرێت کابینی چاودێری ینی ئەمە هەموو وەختێک زانیتمان حکومەت خەڵک تیرۆر دەکەن نەمازانیا حکومەت تیرۆر دەکرێت وە وەزیری ناوخۆ ناوێری قسە بکە مەسرور بارزانی ناوێری ینی قسە ناکەن قسە کاکە هاوڵاتە کارمەندێکی گەورەی تووە تیرۆر دەکرێتن بەخۆی بە دووسێ پۆلیسیەوە نابێ بێن قسە بکەن بڵێن بابە وایە بەو تۆمەتەیە ئەوەش هیچ کە لەو مەحزەلە قەشمەریەی کە پارتی وێچێتی خۆڵقاندیان کە دەریاخست کە عەقیدی پۆلیسیش بەرپرسی خۆشیان حکومیش هیچ سوقلی نییە هیچ سەنجی نییە لە بەرامبەر بەربەری بوون و ململانەکانی ناوە خۆیان ململانەکانی ناوە خۆیان مەحزەلەیەکە کە ئەو بێ یاسایی قەشمەریخانە بەدەسەڵات نەک لە بۆ هاوڵاتی نییە نەک لە بۆ خەڵکی ئازادی خوازنە لۆ خۆشیان کاتێک دەبنە خەتەر لە سەیەکتری کاتێک دەبتە تەسفیە و ململانە یەکترە نموزەکی زۆر جیابوو لە هەموو نموزەچێن پارتی دەیان کەسی تیرۆر کردیا ڕێیان بەس قەت بووە بۆ بەربەری وەکو ئەو یەکێتی ینی هەندێک یەکێتی دەکە ئیبداع دەکە ئیبداع لە چاو پارتی مە لێرە دژی لێرەدا زۆر دژی ئەو شێوەی ئەو مرادکاری کوردە ئەو سێ چار پۆلیسەی هەر شتێکیان کۆن کرد بیت چکۆن ئەوە باز لە ڕووداوەکانی عەبدەی شوبات و هەندێک ڕەفتاری کرا بەڵام داعش بە داعشاتی خۆی نادوای لەگە بکری ئەو دوای ئەو بە برینداری بچیرێ و تەعزیب بدرێ و لە ناو ببردرێ ئەوانە تاوانی زۆر پێزەوانی یعنی نابی بەرامبەر نەک داعش هیچ ئەنفالچیاک داعش قاعیدە ئەو ڕەفتارە بکرێت کە کراواتە ئەو وڵاتە بەربەریە ئەجە پاگەل دێ وەڵام من هیچ دروست دەکەم کورە هیچ چ دروست دەکەی ئەژی خۆت بەشدارە ئەژی ئاگام لێیە بێ ئەوروپا زان لێ چ وڵاتێک ئەژی هاوڕێیان زانیاری باشە سەری پەیدا دەبیت ئەو بەرپرسەی مشەکەلە نازانم ئیسلامیە و سۆسیال دیموکراتە مشەکەلە ئەژی تەلەفۆنشی لۆ دەکەین خەم مەخۆ بەس بوویرە هەر بگرە هاوڕیان چێشەیمان لەوەدا بڕوا بکە تەلەفۆنمان هەر ناگرن وەڵای بە ئەو نوکتەیە بڵێم پاڤێل ئەوە ڕەنگی برزانی لەو شەوانە گوتیانە من پاڤێل زۆر درەنگ دەنی وەڵام ڕقەمی تایبەتەکەی پەیدا کرد یازدەی ئەوروپا وتیان هەتا دووش نامیش شەوان دادەنیش وەڵای یازدەی شەو بۆم کرد کاکە فول بوو وتی کورە ئەمان لە خەوت کردم لە حەوت خەوت کردم کەس بووە سەعات یەکی شەو یەکی کوردستان تەلەفۆن بکە بۆ ئەوە وتم وەڵا ڕاست دەکەی لەو نقطەیە بەس گوتیان ئەو دەمەی وەزعت باشە دەتوانی قسە بکرێت کورەوە دیکە کە چۆن نەکرێ من لە حەوت خەوام بووم وایانە پاڤێل دەنگەکەت هەیە بەس ئەخلاقیان منە شتانە جواب نادەمەوە لەبەرەوەی پێم نەگوت یعنی دووش ڕەخنەکەی منطقی بوولەوەی کە درەنگ بەس وەڵا بە منیان گوت ئەو درەنگانە ئەو بوو بە ڕۆژ ئەوە دەبی بەهەرحاڵ لەسەرش بۆم کردەوە هەری نەگرت هەریش ناگری پاڤێل تاڵەبانی وتی من دەشەی لەگە بکەم ئەوە لەو ڕۆژانەش لەو کوڕا عادل باخەوە عادل کۆیلێکی وای نوێی وەرەوە بڕوا بکەن هاوڕێیان بە ئەو جملەیە بڵێن من عادل هیچ نییە ڕقم نییە بەڕاستی نامەی دەنگیشم ئەوە لۆ بەجی هێشت و ڕەنگی ئەمەمانە نەک ئەمە هەر کەسێک تەرکیز لەسەر ئەوانە بکە پارتی زۆر ئیحتیمامیان پێدا بەس یەکیشت زۆر نوکتە بوو عادل باخەوانم لە گەرمەی ئەو قسانە گرت بە تەلەفۆن شۆک گرتی بڕوا بکەن وتی ئەوە یەکەم جارە من تو بە تەلەفۆن قسە دەکەین وەڵا کە قسەمان کرد یەقیت وتم دەمەوێت لەسەر ئەوە قسە بکەم وتی دەبی بووبووری لە گەرمەی ناخواردندا لە گەرمەی ناخواردن پاڤێل گوتی نووسیمە لە حەوت خەوانت کردیمە کەس شیوا دەکە وتم ناوەڵایی
شەو وا درەنگێکی شەو خۆیە عادل باخەوانوتی ئێستا نانەخۆم بەس سەیری ئەجندەی بەرنامە ئەجندەی بەرنامەی خۆی بکە کالیندەرەکەی بکات جوابم دەداتەوە بە سەری براتان ئەوچی ئەو مدیری ئاسایشە دوێنە گوتی لە میوانداری بوو تێم دەکەی هەمویان یعنی عزرشیانەیە کە خەپات دەکرێت یەک جاریکە لە بۆم نەکرێتەوە یعنی قەزم لە عادل باغەوانی کورکاکە تو چی ئەخرم بەس ویسمان پێت بڵێن درۆ مەکە ئەیکە شەرم لە خۆت بکە خۆت پێ مامۆستا پرۆفسۆرە دەی درۆ دەکەی دەرەی 500 کەس لە برسان لە ئەوروپای لە فەڕەنسای مردینە ینی دەمانی دەسەوە نییە قسەک ئەو نەوعانەیان پاڤێل تاڵەبانی پێی بڵێن کاکە ئەو بەربەریەتە نیت بەکەی خۆت بکە یان مدیری ئاسایشە ئاڕێ من لەو ڕوانگەەوە دەکەم دەمێ یعنی بزان ئێمە پەیامەکانی خۆمان ئەلێرە دەبینی ناو ماڵەکانیان لەگەریان ڕوو بە ڕوو قسە دەکەین پێچەوانەی ئەوە بەهەرحاڵ ئاڕێیان بچمە سەر ئەو لیژنەی کە پاڤێل داینایە پاڤێل تاڵەبانی ئەڵێ لیژنەمان دروست کردیەوەی کورە باچ کاچی من ئەو کۆتایی بۆ گاڵتە زار و مەحزەلە بێنەوە و ئەگەر بنەماڵی عقیدە تیرۆکراوەکان لەگەر پۆلیسەکان بەیان نامیان چاوەڕێ لیژنەم بڕوان پێ بکەن ئەوەندە چاوەڕێ لیژنەمەکەن مجریمە گەورەکان لەو تاوە ئەوەی ئەو تاوانە پاڤێلا ئەرژیە هێزەکەی دژە تیرۆرە و ناویت کەشەیە دژە تیرۆر و زانیاریە چۆن ئەوانە دەجیرێن دەدرێنە دادگای یعنی زۆر سەیرن ئەگەر بڕواتان بەوەی هەبی یان لاهور شێخ زەنجی دەرێ چاوەڕێی کۆبنەوە دەکەن بڕوا بکەن هیچ ناکرێت وەکو هەموو دۆستەکانی تر دیزە بە دەرخۆ نەدەکرێت وەکو هەموو دۆستەکانی تر تا هەداش دەکەم مەگەر دوو کوڕە فەقیر بچیرێ مستەعیلە تاوانبارە سەرچەکانی ئەو جۆرە تاوانانە جیرابی وەکو 31 ساڵ لەمەوبەر 31 ساڵ ئەو درۆ دەڵسانە لە بەرامبەر هەموو کەیسەکان سەردەش کاوە نازانم عەفدەی شوبات خۆمو لە بیرمانە کورە لە تەقی لە ئەوەی لە سلێمانی جارەگەچێتی دەیان کابلی پارتی کوشت لە ئەوە بوو لیژنە دروست دەکرێت دەیان ڕوودا و ڕووی دەدا لیژنە دروست کرد ئەوە سێچار تیرۆری سیاسی ئەوەی دەڵێن هاوڕێن بەس کۆیەکان ئەم لەو ڕۆژانەش نووسیم زۆر کە ساتە سەر ئەوەی وەڵی ئەو وا بووە کاکە بڕوا بکەن ئەلی بچکۆل هەبوو باسی ئەو شیروان دەکرد لە ئۆکتۆبر ڕۆژنامەی دەرەچوو بە ناوی بەرەی کوردستانی نووسی بووی و دوێ ئای زۆر کوڕە فەقیرمان بە ناوی ئەوەی زۆر کەسمان بە ناوی ئەوەی کە خائین لە ناو برد تا عەدەتەسان هەراچوو بۆ پاکستان لە تەرسینەوە شیروانی یەکێتی و دەمێکێتی لێ دەربوو دەیان کەسیان بەو نۆعی کوشتیە لە پارتی یەکێتی لە زۆر بە حزبەکان بە ناوی شار بە ناوی خیانەت مەحکەمە و شت نەبووە هیچ لەسەر خۆیان ببوون ئەو ئەلی بچکۆلە نەوێرا بێت تۆستاوە ئەوەیە ببوون خەڵکیان زۆر کوشت دیل لە شەڕی ناوەخۆیەکان هەموو لە شاق و شار زۆربەی کار دیلەکان نەبووە بە تایبەتی لەوەی پشتاشان یعنی مستەفای کۆچ کردو جارێک باس گوت 150 ئەوەندە هەریەم لەکەم بوو بە کوژا و بە دیلەوە ئیشوئی یعنی دیل گەلەگەلێک زۆر بەس ئەو سێ ڕووداوە زۆر گرنگە لەوەیەکێتی وەکو نمونە بێنینەوە کە بزانن زیاتر دەبی یەک مام یەحیا کابراایکی وتیان فەوجی هەبووە دەڵێن لەسەر ئەوامری تاڵەبانی فەوجی وەگرتێ لە کۆیە یارمەتیدایە یعنی کە تیرۆر کرا من دێتە بیرم خەڵکی یەکێتی لە گەرمەی شەڕ بوو پێی نەخۆش یعنی زۆر نیگەرامدانگە زۆر هاریکاری خەڵکی کرد لە ئەنفال نازانم بەڕاستی یعنی ئەو بەس ئەو نوقتەیە لەسەر مام یەحیای یعنی لە گەرمەی شەڕی ناوەخۆ یەکێتەکان زۆر پێی متەئەسیر بوون ئەوەندە بە هەمە عەلاق متەئەسیر نەبوون کە تیرۆر کرا بەهەرحاڵ ئەو کابرایە یەکێتی بوو دوای بۆ پارتی و یعنی بەعز بردی مام یەحیا لەسەر ئەنفالەکان لە ئەمری ئەدام بوو بە خۆی بە برایەکی بارە قات لەناو کۆی بردبووی خەڵکێکی زۆری قوتار کردبوو دوای بۆ پارتی لە ڕقان زەوان زۆربەی هەرە زۆریان یەکێتی بوون ئەم بوونە پارتی یەکێتی لە شەڕی ناوەخۆ لەسەر شەرەفی جەلال تاڵەبانی ئەو فەریدون عەبدولقادرە هات خۆی تەسلیم کرد دوای لە هەیبەت سوڵتان جەبارخەرمان بە خۆی وەسی 4 کەسی دوو برای و ئەوانەی هەموو گولە باران کرد
گولە باران کرد بازانماچێتی جار تاالبانیش ئەو دەمیشت ئەسی بە من زەمن زۆفرایە کرد گوتی دەیدەمەدا ئەوە لێ کۆڵنەوە شتیواە بەس ئەمێن لە نزیکەوە ئەگەم لەو شەهید بوونی هەمە حەلاقە هاوڕێیان هەمە حەلاق یعنی دەمەک بوو یەکێتی لە دوی بوو تیرۆری بکە یەک دوو جاری تری شەڵیاندا بوو ئەماوە لە نزیکەوە دەزانین چەند لە هەولێری هەوڵدرا ئاخرجار لە یەکێک لە فلیکەکانی کۆیە کە دەچوو بەخۆی دەدوازە چەکدارن هەمیان گیرا شوێن بزر کرا دای ماوەیەک تەرمی هەر یازدەیاندانەوە هەم حەلاق کەس شەهیدیش کە درا بۆەوە ئەوانەی دیتوبیان وتیان جسمی سوتا بوو بە برینداری لە ناو بردرا ئەوە بووە لەم ئەسکەرێکی بووە وەزم سەلام بۆ چێندە بە هەرحاڵ ئەو هێزە دیسان دەبار فەرمان و قسە لەسەر دەنگۆ مەحموود سەنگاوی و ئەو شێخ جەعفەر و عەدنان حەمەمین و ئەو گروپە لایان گوت دەستیان لە تاوانەکەی جەبار بەڕاستی جەبار فەرمان جەڕائیمی زۆر کردیە و هەندزار بەبێ بۆ زانیارتان بەبێ تاالبانیش شتی کرد یان ئەوەتە نوکتەچیان قسەچیان زرەدایان گۆزارێک تاالبانی نامەی لە ناوی جەبار فەرمان ئەو نەفەرەی بەردەوەی مام دەڵات بریا دوو دەقە زووتر گوت بەداخۆ گولە باران کرا تەلەفۆنەکەی دانا بگوت بڕۆ کرە گولە بارانی بکە یعنی بەس بەهەرحاڵ ئەو بڕیارە بڕوان ناکرد چکۆ ئەمە خەڵکێ دەزانیتن تاالبانی لە کۆبنەوەی پەنجەی لە هەمە حەلاقی شەقاند بگوت بیلێت قوڵ ناکەین ئەو هەموو خەڵکەی ئاودیوی بە حرکە دەکەی بە حرکە و سەری ڕەش دەکەی یعنی تاالبانی پێشترێ هەر شەی لێ کرد بوو یەکێتی لە هەولێرێ بە تەمای تیرۆرکردنی بوون یعنی هەمە حەلاق بەخۆی لای برادەر و شکەسی نزیک باسی کرد کە تیر گیرە ئەو دوای ئەوە بە برینداری و بە دیلی هەر یازدەیان گیران هەمویان گولە باران کرابوون و جسمی هەمە حەلاقی سوتا بوو بە وتی شتیوالە و ئەوە دەقیقین ئەمە کە تەرمەکەیانداوە کوڕە خاڵەکەی یەکێتی ڕازەنای دکتۆر کەریم بوو پێیان گوت نابی تازیەدا بندرێ بە هێمنی تەرمەکەیان شاردەوە بارەگای پارتیکار لە کۆیە تاڵان کرا و پەیکەری ئەیشەگوڵ هەبوو لە کۆیە کە داچی ئەدام کرا هەمە حەلاق ئەویشیان تەخت کرد و من ئەو دەمی چوومە پارتیکار لەوێن دەربووم گوتارم هاریکاری ئەعلامیم دەکردم وەزعیان زۆر خراپ بوو پارتیکار بوو هەمە حەلاق بڕوا بکە شتم لەیان دەنووسی هاتن وتیان قادر دەبی ئەوەی ینی نەرم کەیەوە ڕەشیان لێکرا وتیان ئەگەر ئەو گوتارەتە ئێزگەت شڕیان نەبوو لەناو هەولێری وەری دەگرت ئەگەر گوتارەکان نەگۆڕدرێ نەرم نەبن یەکێتی هەڕەشەی کرد لە گەرمای تاز ئەوەکەی ینی ڕۆژی یەکەم چەند سەعات یەکەم یەکێتی دێن ئەو بارەگای هێرشمان لێ قەپات دەکەن ئەوەندە فاشی بوو ئەو یەکێتی ئەوە جەلال تاالبانی دوای ئەو ماوەیە کاتەوە هاوڕێیان من باشم ئەو ڕووداوانە لەبیرە بەخۆمان ئەو ڕووداوانە بوون ینی لەگەر هاوڕێیانی پارتیکار لەگەر ئەوانە جەلال تاالبانی چۆ ماڵی هەر هەمووان ئەوانە شەهید یەکێتی نیشتیمانی کوردستانن هەڵە بووەوە ئەمن بە گۆڕی بابم ئاگام لێ نەبووە تەبعەن نییە هەموو گیانیان درۆیە هەموو گیانی کەی مەسعود بە تایبەتی سوێندی دەستوری مەسعودی کە من ئەوەتان پێ بڵێن سێ نمونەتان پێ دەڵێن بە نمونە ئەو کۆسرە ڕسوورە لە شەڕی ناوەخۆ قەزمە سوێندەکانیان لێیان درۆزنتر نییە هاتە سەر تەلەڤیزیۆن لە کۆمیتەی مەسیفی 16 عەبدە گەنجی یەکێتی لە باران کرا وا بە تووڕێی قسەی کرد کۆسرەت بە عەقاسی شاد گوتی چوویمە یان جوابم لۆ ناردیە نایەتەوە بیرم پێم گوتی من ئەو منداڵانە دەبەمەوە لە مەسیفی وتوی نابی بە گۆڕی بارزانی پیاو نییە دەستیان لێ بدە ئەوانە فەرزم کرد ئەوەی منن گوتی نەگەیشتیمەوە هەولێر هەر هەفتەی گولە باران کردیە ئەوە کۆسرە ڕەسوول زۆر کەس وەکو شاید ئەوەیە عەزیز محەممەد کۆچ کردو لای کەسایەتێکی گرنگی کورد باسی کرد گوت وی چوویمەکەن مەسعودی لەسەر کۆمەڵکوژی سوورچیەکان کە هجومی حوسێناغی سوورچی نەکرێ و نەکوژێ و نەبتەچێشە بوو سوێندی بە گۆڕی بارزانی خوارد گوتی کەس دەستیان لێ نادا ئەویش گوتی ڕۆژێک دواتر ئەو قەتل و ئامای کرد هەواڵانی پەکەکە ئەو بۆتان عادلە بۆتان کە دای تەسلیمی پارتی بووە ڕەوانی کنیان کرد بوو بەر لەوەی کۆمەڵکوژی هەولێر بکرد لە 1970 مەسعود ئەو بۆتانە جێڕابیەوە لە زاری هەواڵانی پەکگوتوی بە گۆڕی بارزانی کەس دەستیان لێ نادا لەوێش 70 کەسی گول لە باران کرد ئەوانەوان
ئەو جەلال تاالبان یەک درۆی زۆر گەورەتان لەبوو ئەو بکەم هاوڕێیان یەک درۆی ینی ئەوە کاکەلگور تاالبانی بەرلەو لە یوتۆبەی من هەیە دیدارەکەم لەگەڵ ساز کرد کادی دەستگای زانیاری بوو شوێن بزر کرابوو نزیک چەندین مانگ وابزانم نوری تاالبانیە یان عەبدولوهاب تاالبانیە چوو بوونەکەن تاالبانی پێیان گوتبوو ئەو خزمیان بوون ینی هەموو خزمی جەلال تاالبانی یەک عەشیرەتن پێیان گوت بوو هەڵگورت بزر بووە ئەگەر بتوانی لە دەستگایە ئەگەر بتوانی ئەوە بی چارە نووسکە سوێندی بە گۆڕی بابی خوێنی شەهیدان خواردبوو ئەو جەلال تاالبانیە ئەوە کاکەلگور تاالبانی مایە لە سویدە و ئەو وابزانم نوری تاالبانیە هەتا نەمردیە ئەو نوریە زۆر شتی پێیە کۆنگرێکی ڕۆژنامەگەری کرد لە 97 وەکوەفدی سەدام هاتۆشتی زۆر نهێنی ئەو حیزبانەی لابوو تاالبانی سوێندی بە گۆڕی بابی شەهیدان خواردبوو کە هەر ئەگەیلی نییە ئەویش پێی گوت دەنا کادری دەستگای خۆتان گوتی وارەک نەمەیە وەدوی بوو بە یەک قەترە ئەو تاالبانیە دوای 15-20 ڕۆژ مانگەکە جوابی لە دوو نادوەتوی وەرە کە چوبەکەنی بەس لەبەوەی درۆیەکە سپیکا گوتی خەبەرمان هەیە هەڵگورت لەناو هەراتتە ناو حیزبی باس لەم لەبەردەستی خۆیان بوو دوای ساڵ نیوە چێ زۆربەریدا بوو یعنی ئاوا درۆزنن حتى ناو شیروان مستەفا دیتان چ دروشمەشی بری قەداری لەسەر ئەوەی دەکرد مڵکی گشتی دەبی وابی تا ئەمە 2007 شەوە ئەوانەی بەناوی خۆی کرد بوو ئامادە نەبوو بەناوی کەس بکاتن و دوو جار خەڵکی عقوبەدا لەسەوەی گوتبی ئەمەش ئەو گردە تەسلیم دەکەین و ئەگەر دە باشان و سەری ڕۆژ تەسلیم بکرێتەوە ناوەکان هەیە یەک لەوە ناوەڵەم هاواری شێخ ڕەوفەشی وایە لە دوانیا گوتبی لە بۆت نێزارشکە باسی ئەو گردە ئەوە 2011 ئەمە تازە دەزانین 2010 یعنی قەزدم لە درۆزنی ئەو مەسئولانە دێ هاوڕێیان مەرج نییە قسەیان کرد هەر مەسئولەک سەیری قسەیان بکەین سەیری کرداریان بکە لەمە درۆزمتر هەیە لە خۆیان دێنە سەر تەلەڤیزیۆن هەموو بازە دیموکراسەت و مافی مرۆڤ و هاتیە لەسەرەوە باسی عەدالەت و باسی دژایەتی گەندەڵی دەکەیت لەبڕۆکن مەسئولیزان هەمووان زیاتر باسی مافیا و گەندەڵ لۆ دەکا یان مەسئول بارزانی یان پاڤێل تاالبانی و قوبات تاالبانی بەڵام بەخۆیان سەرچاوەی گەورەترین دز و مافیەکان بەخۆیان ئەگە بەخۆیان نەبن مستەحیلە مۆزەفی فەقیر ئەوەی بکە بەرحاڵ هاوڕێیان ئەوە دووەم ڕووداوە هەمە حەلاق چیرۆر کرا مامۆستا ئەمینیش لە دووخۆیان ڕاتشای جوتیارە تیرۆریان کرد وتیان مخاب ئەوە سەر بە پاراستنە هەر بەخۆیان حرەکەی جوتیاریانیان دائم کرد دوای ئەوە کپیان کردنەوە مەجموعەتیان گرتن مامۆستا ئەمین چەکی دانەدا وتیان دوو کەسی کوشتیە تیرۆریان کرد لە دوو خۆشیان ڕاتشا بوو بە پێی ئەوە وەکو بەعسیەکان هەبوو کە پێی پێشمەرگەیان دەگرت ئەم بنەماڵەی مامۆستا ئەمین بە منیان گوتیان پشتی هەموو ئیڕاکێشانێ بوو کە ئەوە بوو مامۆستا ئەمینی جوتیارانی پشتر کە برایەتیشی هەمەڕەش شەید بوو یەکێک لە تێکۆشەرە هەر زیندانە قارەمانەکان بوو کە برادەر شتی زیندان ئەو کاک عوسمان شاوری باسی کرد وتی بەس ئەو ئێعترافی نەکرد لە بەردەست دەوائیری ئەمن کەسێکێتی کوشتی تەرمەکەشێ دوو خۆی ڕاتشە دەیان تەوانیویان کردی ئەزەنەوەرێوێ بەس ئەوەی خۆشە ئێستا گەیشتە ئەوەی لە ناوە خۆیان یعنی کە دەڵێم ئەوەیە یعنی پێشان خەڵکی ئۆپۆزیسیۆنیان لە ناو دەبن ئێستا کێشەکانی ئەوەندە گەورە لە ناوە خۆیان لێکتری دەدەن ئەوە شتێکی خەتەرە هاوڕێیان زۆر خەتەرە ئەوی پاڤێل دەستی لۆ دەبا بەڕاستی ئینسان هەندێشت بەوە بە لەو خاڵەدا لاهور نازام لە بێدەسەڵاتیتی بەڕاستی یان نابێ شەڕکە مەڕم دەزانم ڕۆژێکە هەفتە یەکەم و دووەم ئەگەر لۆی دەربچوو بە ئەو بەقوتر بەس ئێستا نازام مەوزۆ ئەوەیە یان نەبەست یعنی ئەوەی پاڤێل دەستی لۆ دەبا ئەمە بەخۆم شەڕی ناوە خۆم دیتەوە شەڕی سووریا و ببورن لیبیا ئەوانەمان دیتێ قەت تەمەنای شەڕ ناکەم لە نێوان ئەو چەتە و مافیانەش لە نێوان خۆیان لەبەر ئەوەی ئەخیری بازەکە هەر میلەت دەیدا وەرە لە سووریای دەگری وەرە لە شەڕی ناوە خۆیەکانی هەموو ئەو حزبە کوردیانە دەگرین وەرە لەو بەهاری عەرەبیەی دەگری کە هەژنەوە وڵاتی گرتەوە بەس میلەت بازیدا بە سەدان هەزار کەس تێدا چوو
ڕووداوەکانیش بەرەو خراپتر ڕۆی نەگەوە بۆیە قەت ئەمن خاستەمە شەڕی ناوخۆ بەو دوای تەمەنامان دەکرد پێشترش ئێمەش وەکو هەندێک هەرزا کاریان ئەوانەی کە زۆر تێن بەس دێکتری بدەن یەکتر لەناو ببەن بەڵام دوای ئەوە ئەمە زەرەر ناکرد میلەت زەرەری کرد کێشەی کورد زەرەری کرد بۆیە قەت تەمەنای من شەڕ ناکەم و ئەوەی پاڤێل دەیکات دوودکەی یعنی جێ نییە خۆ باڤێل بەخۆی ناگیرێ ناکوژۆشی مەسعود بارزانی دوێنێ پێرە ئەڵەیە شەید و شانازیە ئەی کوڕەگە شانازیە دەبڕۆ کوڕەکی خۆت بە کوشتن بدە مادام ئەو شانازیێت بە بەرکەوێکی ئیسلامیەکانان زۆر خەڵک دەنێرن بڕۆ لۆجەرنێ بەڵام یەکێکیان مناڵی خۆیان دەبوو تەقینەوە نەناردیە یان وەکو نووسەر و ئەدیبانە شۆڕش بەبێ خوێن ناکرێت ئێ باشە دەوەرە بە خۆ 2 سەعات ڕاوەستا لەوە ئەوروپایی نەک ئەوها گەنجاندن بە هەر حاڵ هاوڕێن ئەو مرادیکانی کوردە بڕوان پێ بکەن من ئەوە بە هیوان بەلیژنە چارەسەر بکرێ و من لەگەڵ پێم وایە تونند و تیژی چکارەندە دەست پێ کرد ڕاوەستانی زۆر قورسە بەڵام حەدا دەکەم ئەگە ئەو لیژنەی پاڤێلی ئەوەندە لێشین بشین دیگە لە ڕابواردن بۆ خەڵکە و هێورکردنەوەی خەڵکێکە هەموو لیژنەکان تەنیان هەوڵێک بۆ لۆکردنەوەی ئەو تووڕێیەی هەبووە ئەو ناڕەزایەتی خەڵک دەری بڕیا کە وەزعەکە هێور بوو کاکە تجارە لەگە داعش ئەو تجارە لەگەر فاشیترین هێز گروپ کەشف بوو پەرلەمان مەسعود و نەعازام چ دەستیان بە کۆمەڵێک فشە کرد هیچی لێشی نەبوو یەک بەرپرس پێشەش سایە قلۆری ئەوانە ژیران نەکبەتەکان قەت لیژنەکان ناگەنە تاوانبار ڕئیسەکە چکو ئەوانەی ئەو جەریمە دەکەن ئەوانەی چیرۆر دەکەن پاڤێل و مەسرور و مەسعود و جەلالە وەڵا ئەو هەڵگورت تاڵەبانیە بگورن لە زانیاری ئەیگوت هیچ گرتن و کوشتنێک بەبێ ئەوامری جەلال تاڵەبانی ڕووی نەدایە هیچ گرتن و کوشتنێک لەعلم ئەو تاڵەبانیە هەزار سوێندی دەخوات لەو هەموو گیرا و گژانە خۆی بە بەراعادیتان لە تیرۆری سەدامی برێمەعدام گوتیا من پارێزەرم سوێندی دەستووریم خواردیا کە لەگەڵ ئەدامیم کورە سەدان کەست لە ناو برد ئەتوو تاڵەبانی نمونەی کەسی دیماگۆجی پێدەگۆترە لە وشەیەکی فەرزانی دووڕووی تۆ ئەو قسەت بەس ئەو قسە لەسەر تاڵەبانی کافیە کە وتی ئاخ بۆ چەند هەڵە بزێشکە یعنی ئەو لای زۆر تەبیعیە 5,000 کەس فەوتا 50,000 کەس بریندار و وەزئی ئەوە بوو تەنیا لە بەروی تاڵەبانی پێشان کارمەندەشی وەزارەتی دەرەوە ڕقم 4 استقبالی دەکرد دوای هەڵەبجە ڕقم 2 استقبالی دەکرد تۆ سێری فاشێت بۆ گەنی ئەو ئینسانە بکە تەمەنای 1-2 هەڵەبجەکەی کردیە لە پێناوی ئەوەی بی یان ئەو هەموو تیرۆرە سیاسیە دەکرا لە هەموو خۆی وەکو فریشتە پیشان دەدا وەکو کەسێکی ئیشتراکی خواست بەنێو شیروانیشەوە هاوڕێیان ئەوەی زمانی بارزانی هیچ ئەمە متهین دەمەکە لە سەریان بەس قەزم لەسەر دووڕووی دیماگۆجێکیان دێ دێنە سەر تەلەڤیزیۆن هەمووی خۆی پێ ماندێلا و گیڤارەیە بە هەموو حیزبەکان کاچ من لە ڕەفتار ئەمە دەتان بینیت چەند فاشینە یاچەوەیە تو دەبابێت تورکی و عێراقی و ئێرانی نمایە ماڵی بارزانێنی وەڵا ئاڵا کورەکاچی من ئەتون نیوەی کوردستان تەسلیمی ترک کردی هەموو ڕۆژە 2 گەریلا و 2 پیادەی ئەو برادرانەی قەندیلی بە کوشتن دەدەن دەیان کادیرتان لێ کوشتن بە تەنسیق لەگەر میت ئەوە بۆ زانیاریتان وەکو معلومات ئەو میم محەممەدە دەو نایە بڵێ مامۆستا محەممەدەی کە دەستی هەبوو لە کوشتنی کۆمەڵێک سەرکردەی قەندیل و لەوانە گوتە بێژەکەیان لە سلێمانی کە پاڤێل هاتبەریدە لە بۆ میت و ئەوە هەڵاتێت شتە هەولێری خانەکەی فرۆش چۆڵبن دەسەڵاتی پارتی کە دەستی هەبوو لە 2 کادیرەوە دەوڵندێ مەسرور ئاڵا کورکاچی من ئاڵات چییە لە وڵاتەی ئاڵات دەرپێ و ستیانی ئی زۆربەی وڵاتەکان وەکو ئەوەیە بەکاردێ ئاڵا و کاتە سوقلی دەبێتن کە ڕێز لە ئینسانەکەی بگیرێ تۆ بۆ خۆت هەرچی داگیرکەرە دەینە سەر ئەو میلەتەی هەرچی خیانەتی نەتەوەییە هەر دەیان بارەگای میت و اطلاعات لە کوردستان هەیە هەرچی خیانەتە دەکەی دێ ئاڵا گوتارە دروشمە سەقەتا کلاسی چییە کەی باوی ماوە مەسرور بارزانی دەی بەهەرحاڵ هاوڕێ من لەو لایڤە هەر دەمێ ئەوە بڵێم ببوون ئەو لیژنەی پاڤێل داینە بەس بۆ هێورکردنەوەی وەزعەکەیە
طبعا قیادەیەکی چەند بەبێ بشنێش ئاواش بڕوا کەسە ناوێری برێلەن بڕوا بکەن هاوڕێن ماوەکە چەندە بەراوردی ئەو قیادە 128 ئەوەیە یەکێتی دەکەم لەگەر قیادە هەموو تەریخی ماڵی مەلا مستەفا ئەوانەی کۆیلەی ماڵی مەلا مستەفا بوونە یعنی لە 64 و 66 کە بەگەر ماڵی مەلا مستەفا کردن هەتا ئێستا بە مەبدە ئەو قیادەی کۆنی شەستەکانی مەلا مستەفای دەغیرەتر بوونە لەو قیادە بێ کەرامەتانەی ئێستایەکێتی کوربا بە سندان لە لاهور بدە سندان لە ئەوەت بدە بەس لۆ عزت نەفسی خۆت کەسێک هاتیە بە تاقتنی بە کەیفی خۆی حزب تەسەڕف پێ دەکات قەشمەری بە خۆی لە بۆمە چێشەک نییە بەس یەک نموزە کابرایەکی وا خەتەر بێ نیوەی وڵاتەی کەتە بەردەستی 100,000 چەکداری لێدەستە ئاوا دێ کچی کورد بە سەدان خوێنکار دەگریتن چۆن بێدەنجی لە بەرامبەری چۆن حزبەکەی خۆ کەس نەبوویتە قەشمەرێکێتی نەبی وەڵامە خۆی چێمانین ئەمە لە بۆمەیەکێتی پارتی وەکو دەشێر و خەتن کۆکە کۆلا و پیپسی کۆلان بەڵام لۆ خۆتان 128 ئەوەی یەکێکیان جورئەتیان نییە لەسەر ئەو هەموو قەشمەری خانەیەکێتی دوو قسەی بکەن نەو سێ چارەکەی کە لەگەل لاهوری کەتینە لایەکی دەرکراینە بە مەبدە ئەم برادەر و شت لە نزیکەوە دایانگۆ سامی عەلی عەبدوڵڵا جەوهەر نامق فەلەکەدین ئەوانە هەموو لە بەرامبەر مەسعودی لە کۆبوونەوەکان قسەیان دەکرد و تەسلیمی نەبوونە گۆرە لە 2000ەکان کەچی وەرە ئەو هەموو شتەکرا پاوێر دەکە وەرە پێم برن چەند مەکتەب سیاسی سەرکردایە بێچێتی ئەوە لەسەر ئەو بناغەش دروست بوونیەچێت پارتی هێزەکی خێڵەکی ئەوەیە کەچی نموزەدەشیان پیشاندە زۆر لەوەی پارتی قێزەوەندترە خوێنکارانی یەکێتی خوێنکاران ئەحساییە سەرژمێری هەندێک دەرن 300 هەندێک دەرن 400 تەڵەبەیە جیرای دوو سێ و 4 5 بەریان دەدەن باش شەرم لە خۆتان ناکە فەرهاد سەنگایتە نەبیە کودەی شیران خوێنکاران ئێوە ڕاپەڕن شۆڕش بکەن وە کوڕی خەڵکتان بە کوش دەدا ئەو هەموو تەڵەبەتان هینە سەجادەی ئێستا تەڵەبە بەس داوای خۆ بەس هەموو ئەو داخوازیانەی تەڵەبانی جێبەجێ هەبکرد بوو قسمی داخلی دەدایە معاشی دەدایە بەڕاستی هەتا تەڵەبەتی 100 بەڵگەی ئەمنی ڕێخستنی لێنە جیراوانەی دەگرت ئێستا کە تەڵەبە بەس دەدرێت کاکە پارەکم دەنێ حەقی سەفەر کە لەو وەز اقتصادی خراپەیە یەکێتی و پارتی لەو زەختە گەورەی دنیایەک خڕایتە سەریان ئەخر هاوڕیان زەختێکی گەڵی گەورەیان لەسەرە ها نەکەر مەسەلەی زیندانیانی بادنیان ئەو کۆچبەرانەی بیلاڕوسیا ئابڕووی بردن ئەوەی زیندانیانی بادنیان زۆر گەورەترە هەموو ئەوە نێودەوڵەتیەکان هەڵاتنی خەڵک لە دەستیان ئەو ریفراندۆمە هاتنە سەجادەی چەندین هەزار خوێنکاری تێکۆشەر و شۆڕژێر کە من دڵنیام ینی زۆر گەشت بینی پێداینەوە کەت ئینسان سەیری کچ و کوڕی کوڕ دەکات چه ئاستەکی بەرزیانەیە لە قسە لە سەقافەت لە قیادەبوون لە کۆڵنەدان من دڵنیام بێنەوە سەجادە هەموو سەربازگانە لە بەرامبەریاوە دەبین دڵخۆش دەبین کەچی ئامادە نەبی 50,000 دینارە 50,000 دینار کە من لێرە دوو نمونەتان و باز دەکەم هاوڕێم بڕوا بکەن بڕوان پێ بکەن ئەوەیە ئەو کوڕە پانەی نێچیری بڕوا بکەن یەکێک لەو هونەرمەندە دیارە عەرەبانەی هینابوو ماوەکە بوو هەموو هونەرمەندە دیارە عەرەبەکانیان دەینا لەگەڵ یەکێکە شەوەکی سووری تێدا هەبووە هەفلەکە و یعنی ئەوکە شەوە سوورەکە بە 500,000 دۆلار دەگە ئیدریسی کوڕینیە چیری ڕابوێری 500,000 دۆلار یەک شەوی سوور دەگە هونەرمەندەکی ئەو مەنسوور بارزانیەش لەگەر یەکێک لەو کچە نمایشکارانە لەسەر 1 دەفتەر دۆلار لەگەر یەک لە خزمەکانی خۆی نازانم ناوەکە چ بوو قوماری کردو قومار چێ بدۆڕە نستەکردنی ئەو چێ بردیەوە ئەو بستەکردنی شەوێ 1 دەفتەر دۆلار کەچی تەڵەبەی نێکبەت دێت سەجادە شەوانی سووری ئەوانم بەس مەسئولەکان نێک دەیەوە یەک شەوی سووری هەموو مەسئولەکان لە بەشی موچەی ئەوە دەکات بۆیە هاوڕێیان ئەوانە خائینن خائینەوە نییە بەس تەقسیم
شاوەی سوقالە فەرەج و نازانم چێ و چێ و باز دەکرا بڕوا بکەن ئەو قیادەیە کۆمەلگای کوردیان هەڵتەکاندی هەڵ لە ڕووی ئەخلاق سیاست تکورە تۆ سیرکە ینی ئێستا دەرگای بیلاروسیا بکرێتەوە بە سەدان هەزار کەس کۆز دەکە بەس بزانی شوێنەکە ئیقامەی پێدەدرێت لەوەی ئابروبەرتر ژن و منداڵ تفنەعلەتان دەکاتن چێ لە گەریانە ١٨ خەڵک بایکۆت و دەنجی بوچیدایە لەو هەولێر و دهۆکەی ببینە خەڵک چەند بە جورئەتەوە قسە دەکات حتا ئەوانەی لەگەر مەسرور بارزانیش خوێندکارانە لە بەرامبەر مەسروری قسەی خۆیان دەکرد ڕاستە نەغمەکەی وەکی ئێمەمانیان بەس پێیان گوت کە چ سیستەمەکرد بە ئەوەیە خەڵک گەیشتە لوتی من دڵنیام زۆر دڵخۆشم کە ئایندەیەکی نزیک ئەو پارتیویچێتیە خەڵکە دەتەختەوە بڕوا بکە من دوایان قسەم بەوە دەگەم ئەوڕۆ گەنجێک لە هەولێر تەلەفۆن نۆکردم دەگوت کا لایف مەکەن بۆ دەگوکەن گۆ لایف دەکەن خەڵکەکەی وردەبتەوە یعنی کفتایی دڵی دادەکەوێت لێگەڕن هیچ دەگوت تووڕێیەکە با زیاتر بیا تا بتەقتەوە قسەکان نێبوو زۆر سەرنجڕاکێشیشە بە هەر حاڵ هاوڕێیان دۆسیەی ئەو عەقیدە بە بنەماڵەی ئەو شەیدانە دەرێم بە هەموو ئەو بەرپرس و خەڵکان دەرم ئەگەر چاویان لەو لیژنەی پاڤێ لە خەونی عشتر دەبین ئاو ئاڕۆژ باشە مستحیلە لە بەرەوەی بکوژ و بڕیاردەر پاڤێلە وەک چۆن هەموو تیرۆرە سیاسەکانی ژێردەسەڵات یەکێتی جەلال تاڵەبانی سەرپەرشتی دەکرد لەگەڵ عومەر فەتاح و ئەو دەستگای زانیاری هەموو تیرۆرە سیاسەکانی ئەو لای ماڵی بارزانی و سەرۆکی دەستگای پاراستن کۆن کەریم سنجاری دوای ئەو مەسرور بارزانی تاوانبارن ئەوەی ئێستا شەڕایە کاتەی خۆش ببوون